لەو کۆبوونەوەدا باسی بەشی زۆری کێشە و گرفتە هەنووکەیەکانمان کردی ناوخۆ، هی عێراقی دەوروبەر. لەو مشکلانەی کە باسمان کرد بەشێکی ئەو کۆتایی هاتن و بەرەو کۆتایی چوونی شەڕی داعش و ئەنجامەکانی و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ پاش داعش، کێشەکانی خزمەت گوزاری و کێشەکانی کە پێویستی خەڵک دابین دەکا و هەروەها مەسلەی موچە کە ئەوە مەسلەیەکی گرنگە پێویستە مادام بارودۆخی اقتصادی ڕوە و باشیە پێویستە ئەوەش ئیعادەی نەزەری لێ بکرێ و بەرەو چاکی و جۆ هەڵ لە هەوڵ بدەین کە لەگەڵ حکوومەت لەو بارەیەوە قسەی بکەین. مەسلەی سێم مەسلەی ڕێفەرەندۆم و ڕێفەرەندۆمێکی سەرکەوتوو، ڕێفەرەندۆمێک کە هەموو لایەک بتوانی نەتوانێت تاعنی لێ بدا و هەموو لایەنێک بتوانی پشتیوانیم کە مەجاری ئەوەی تێدابی بە داخەوە کە باز لە سیستێمێکی پەرلەمانی دەکەین، باز سیستێمێکی دیموکراتی دەکەین، بەڵام پەرلەمانێکی داخراومان هەیە. مەسەلەی بە هەندوەرگرتنی ڕای گشتی و بە هەندوەرگرتنی ڕێی وڵاتانی دەوروبەر، چونکە ئێمە لەگە وڵاتانە سنووری هاوبەشمان هەیە، بۆیە پێویستە هەرچی زووە هەیئەتی جیاجیا ئامادە بکرێ بنێردرێ بۆ گفتوگۆکردن لەگەڵ حیزبەکانی ناوخۆی عێراق لە شیعە لە سوننا، هەروەها بنێردرێ بۆ وڵاتانی ئەقلیمی، بنێدرێ بە وڵاتانی دنیا. کاتێک دیاری بکرێ بۆ ئەوەی بژێوی خەڵک چاک بکرێ، چونکە خەڵک ناتوانێت بە جیرفانی بەتاڵ و بەو حاڵەتە بژێویە ناهەموارێکی ئێساتیایە ئەژی بڕوە ئەو پرسە گرنگە نەتەوەیە چارە نووسازە سەر بخە کە ڕیفراندۆم هەردوو لامان مەبادی وەکو مەبدا وەکو قەناعەت وەکو مافێکی ڕاوی میلەتەکەمان قەناعەتمان پێی بۆ لە ڕابردووشە ڕامان گەیاندووە، نابێ بکرێتە مادەیەکی مزایەدا یا بکرێتە منتیقەیەک لایەک هێزێک فەرزی بک بەسەر ئەوانی کە ئەمە هەڵەیەکی گەورەیە تا لایەنە سیاسەکان پێکەوە تەوانە بن ئەم پرسە گرنگە نا وڵاتانی دەوروبەرمان وڵاتانی دەرەوە پشتیوانی لەکەن، نە خەڵکی خۆشمان بەدڵی گەرمەوە و سەرکەوتو نابێ. خاڵێکی تری گرنگ ئەم پرسە نیشتیمانیە گرنگە پێویستە ئەساس و بنچینەیەکی یاسایی هەبێ لە ڕێی پەرلەمانەوە بۆی هەمومان پێکەوە لە پەرلەمانەوە کە بڕیاری پەرلەمان خۆیەتی کە بۆ هەموو پرسە چارە نووسازەکان ئەبێ پەرلەمان بڕیار بە پەرلەمان ئاسایی بکەینەوە بارودۆخەکە بینەوە جێگای خۆی